سڵاو بەڕێزان، من نووسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە باشترین 10 کتێب دەکەم کە لە ساڵی 2021 خوێندمەوە. ساڵی 2021 ساڵێکی پڕخوێندنەوە بوو بۆ من. نزیکەی 40 بۆ 45 کتێبم خوێندەوە لە کوردی و لە ئینگلیزی، زۆربەیان ڕۆمان و کورتە چیرۆک بوون و بەشێکیان کتێبی ناخەیاڵی بوون یاخود کتێبی نەفیکشن بوون کە بۆ منە کتێبێکی زانستیە یان کتێبێکە کە باس لە بابەتێکی دیاریکراو دەکات، بەڵام بەگشتی لە سەدانەوەتیان یاخود ڕۆمان بوون یانەوە تا کورتە چیرۆک بوون. بۆ باسم کرد ڕاستە زۆربەی ئەو کتێبانە بریتی بوون لە کورتە چیرۆک و ڕۆمان، بەڵام لەگەڵ ئەوەشدا من خۆم جار و بارە شعریش دەخوێنمەوە و سەرسام بە شعرەکان، بە تایبەت ئەو کتێبانێک کە نوێن یاخود بۆ نمونە نووسەری کورد نووسیوێتی یاخود کە کتێبێکە حاز دەکەم شتێکی جیاوازی پێیە، ئەو کتێبە شعریان دەخوێنمەوە. بۆیە بەر لەوەی بچم باس لە ئەو کتێبانە بکەم کە لە ساڵی 2020 خوێنمەوە و سەرنجڕاکێش بوون. هەندێک کتێبی شعری زۆر بە کورتی پێتان دەناسێنم کە لەو ساڵە خوێنمەوە. 4 کتێب بەلای منەوە زۆر سەرنجڕاکێش بوون. ئەوانش بریتی بوون لە کتێبی میلک ئەند هەنی کە لەلایەن ڕووپی کاورەوە نووسراوە کە پێم وایە ناوەکەی ئەوە دەخوێنێتەوە، نووسەرێکی پێم وابێ هیندیە. کتێبەکەی تر تۆهەیت کتێبێکی کوردیە لەلایەن ڕێژنە هاوڕێ نووسراوە و ریڤیوشم بۆی کردووە، لیnkەکەی هەوڵ دەدەم لە خوارەوە دابنێم لە یوتیوبەکەم بەردەستە. کتێبەکەی تر Execution of Feelings نووسینی سۆما محەممەد کە ئەوەشان پێم وابێ براوەی خەڵاتەکانی ڕوانگەیە. دوایان کتێبیش سامیا جەرجیس نووسیوەتی کە بریتێ لە کتێبی The AQ کاری، پێم وابێ ئەمە دووەم کتێبیتی و پێشتر ریڤیوم بۆ کتێبەکانی ئەوەش کردووە و ئەم کتێبە ریڤیو بۆ کرا و بە هەمان شێوە هەوڵ دەدەم لیnkەکەی لە خوارەوە دابنێم. هەر چواریان شعری زۆر بەهێزیان تێدا بوو، شعری سەرنجڕاکێش، شعری چێژبەخش، شعری مانەدار کە بۆ ساتێکی کەم یاخود بڵێن بۆ ئەو ساتانێک کە بۆ من هەست بە خەمباری دەکەی یاخود جێوی خوێندنەوەی کتێبی ڕۆمان و کتێبێکی وان نییە یاخود جەوەکەوا دەخوازی کە شعر بخوێنەوە، ئەمە کتێبی زۆر بەهێزن. سییانیان بە ئینگلیزین، ئەوەشیان بە زمانی کوردیە و نووسینێکی زۆر جوانیش کراوە، تەواان ئەویان کوردیەکە. جا ئێستا با بینە سەر ڕیزبەندی باشترین کتێبەکان کە لە سال 2020 خوێنمەوە. لە پلەی دێمەوە دەست پێ دەکەین بریتە لە کتێبی بێسەرپەرشتانی قودسی نەسیری کە وەرجێردرانی بۆ کراوە، تەواان لە فارسیەوە لەلایەن کارزان خدرەوە. باز لە دوو منداڵ دەکات، هەندێک جار دەتوانین بڵێن کە بێسەرپەرش دەکرێن کە دایک و باوکیان دەتوانم بڵێم نامێنن، بالێتان سپۆیل نەوێت و لێتان ئاشکرا نەبێ، دایک و باوکیان نامێنن کە ناچار دەبە خۆیان بەخەو بکەن. باس لەو وەزع ناخۆشە دەکات کە ئەوان تێی دەکەون، ئەو شتانێک کە ناچار دەبن بیکەن یاخود ئەو ڕێکارانێک کە هەوڵ دەدەن بیانگرنە بەر تاکو و لە ژیاندا بمێنەوە، یان هەندێک جار بەرەو تاوان دەچەند تاکو و تەنها خۆیان ڕزگار بکەن و هەندێک جاریش تاوانی زۆر دڕەقانەیان بەرامبەر دەکرێت. دەتوانم بڵێم زۆربەی جار تاوانەکان دیش بە ئەوان دەکرێت. بۆیە باس لە چیرۆکی بەتایبەت کوڕێک دەکات کە چۆن بەرەنگاری ئەوان دەبێتەوە و چۆن ژیان بەسەر دەبات. چیرۆکێکی سەرنجڕاکێشە، لە هەمان کاتدا چیرۆکێکی خەمبارکەرە. هەندێک لە حاڵەتەکان بەڕاستی هەست دەکەی کە لەگەڵ زروفی کوردستان و ڕۆژهاتنە و ڕاست بەگشتی دەگونجێت. بۆیە ئەگەر چی ئەو چیرۆکە ڕاستیش نییە، لە هیچ شوێنێک باس نەکراوە کە چیرۆکە ڕاستی بێت، بەڵام لە زۆربەی حاڵەتەکان وا هەست دەکەی کە دەکرێمە چیرۆکێکی ڕاستی بێت، لەبەر ئەوەی زۆر جوان لەگەڵ زروفی ئێستامان و یاخود لەگەڵ ئەو شوێنەی جوگرافیەکە ئێستا ئێمە لێین زۆر باشی دەگونجێت. بۆیە پێشنیار دەکەم ئەو کتێب بخوێنەوە. من خۆم 4 لە 5 پێی داوە. کتێبی ژمارە 9 کتێبی ئەو دەمەی گەشتم بە عومەر، کتێبێکی تا ئاستێک ئاینیە، لە هەمان کاتدا هەندێک بابەتی بۆ نمونە دادگەری یاخود کۆمەڵایەتی، هەندێک بابەتی کە پەیوەستە بە ژیانی ئیمامی عومەرەوە لەوانەیە زۆر ئاینیش نەبن، لەبارەی ئیمامی عومەر ڕوون دەکاتەوە کە کەسایەتیش چۆن بوو. تەواان من خۆم زۆر سەرسام بە ئیمامی عومەر، هەم وەک کەسایەتیەکی ئاینی، هەمیش وەک کەسایەتێکی کۆمەڵایەتی و سیاسی کە کاریزمایەکی زۆری هەبووە لە ئاینی ئیسلامدا و لە سەردەمی دروستبوونی ئیسلامدا. زۆر پرسیار هەن کە لە ڕێی ئەم کتابە وەڵام دەدرێنەوە، زۆر بابەت هەن کە ڕوونکردنەوەی باشتریان لەبارەوە دەدرێت و کەسایەتیەکە زۆر باشتر دەناسن. بۆیە پێشنیار دەکەم ئەگەر هەم وەکو کەسایەتی بە کەسایەتی ئیمام عومەر سەرسامن، هەمیش حەز دەکەن لەبارەی کەسایەتێکی بەهێزی کۆمەڵایەتی و تا ئاستێک ئاینی بزانم، پێم وایە ئەمە کتێبێکی زۆر باشە. پێشنیار دەکەم بخوێنەوە، تەنانەت بۆ ئەوانەی یاخود دەتوانم بە تایبەت بۆ ئەوانەی کە لە بابەتی دادگەری ئەوان دەخوێنن، پێم وایە ئەمە کتێبێکی باشە، لەبەر ئەوەی زۆر بابەتی ژیان ڕوون دەکاتەوە، پیشانی دەدات کە مامەڵەکردن لەگەڵ هەندێک بابەت کە پێویستیان بە دادگەری یاخود پێویستیان بە لێکۆڵینەوەیە چۆنە، زۆر بە جوانی ڕوونکردنەوە لەبارەی ئەم بابەتان دەدات. لە هەمان کاتشدا شێوازی جێڕانەوەکەی شێوازێکی ڕۆمان ئاسایە کە جێڕانەوەی بۆ نمونە گفتوگۆی نێوان دوو کەسە،
بۆیە شتێکە پێم وایە هەست بە وەڕەزی ناکەیت چێژەکت پێ دەبەخشی ئەمەشان هەمشەوەی کتێبەکەی پێشتر 4 ئەستێرەی پێدەدەم کتێبی دواتر بریتە لە کتێبی 5 feet apart کە کتێبێکی ئینگلیزی ڕۆمانە ئەم کتێبیان پێش هەموو شتێک کراوە بە فیلم لەوانێ زۆر بەتان فیلمەکەتان بینی بێ و فیلمێکی زۆر سەرنجڕاکێشە چیرۆکی کتێبەکە باس لە کچێک و کوڕێک دەکات کە هەردووچیان بەهۆی نەخۆشیەکەوە دەناڵێنن کە ناتوانن لە مرۆڤ نزیک بنەوە بەتایبەت کچەکە ناتوانێت لە خەڵکیتر نزیک بێتەوە بەڵام قەدەر و گفتوگۆی ئەوانە و بەیەکەوبوونی ئەوانە و شێوازی حەدەسەکانی ناوی وارد دەکات کە ئەو دوانە زۆر بەپەرۆش بن تا لە یەکتر نزیک ببنەوە و جۆرێک لە پەیوەندی خۆشەویستی نێوانیان دروست دەبێت ئەم کتێبە کتێبێکی زۆر سەرنجڕاکێش لەبەر ئەوەی ڕووداوێکی نوێ یاخود بابەتێکی نوێ دەوروژێنێت کە ئەویش نەخۆشیەکە کە مرۆڤ ناتوانێت لەوانتر نزیک بێتەوە تا نەخۆشیەکەی خراپتر نەبێت لە هەمان کاتدا لەوانەیە گواستنەوەشی هەبێت باسەوە دەکات کە ئەوان ئەو نەخۆشیان هەیە بە چ دەردێکەوە دەناڵێنن لە هەمان کاتدا مێتافۆرێک یاخود لێکچوانێکی زۆر جوانە بۆی کە مرۆڤ کاتێک گۆشتگیر دەبێت کاتێک بەتەنیا دەبێت ژیانی چەندە ناخۆش دەبێت لە بەپێچەوانەشەوە ئەگەر تێکەڵ بێت بەوانەی تر چۆن ژیانی دەگۆڕێت زۆر لەبارەی چیرۆکەکەی و باس ناکەم چیرۆکێکی خۆشەویستی سەرنجڕاکێشە و لە هەمان کاتدا زۆر خەمبارکەرە نەک تەنها خەمبارکەرە لەبەر ئەوەی زۆربەی حەدەسەکانی ناوی کارکتەرەکان بۆ ناگەن کە بۆ من ئێمە دەمانەوێت بەڵام واقعەتی جوان پێشان دەدات باسە نەخۆشیەکە دەکات باس لە ڕووداوی خۆشەویستنیەوە ئەو دوان دەکات باس لە پەیوەندیەکانیان دەکات لەگەڵ یەکتر لەگەڵ دەوروبەر بۆیە من 5 ئەستێرم بەم کتێبە داوە و لە ڕووی کتێبی خۆشەویستی و یاخود کتێبی گەنجانەوە بە کتێبێکی شایان بخوێنەوەی دەبینم کتێبی هەفتەم بە هەمان شێوە کتێبێکی ڕۆمانی ئینگلیزیە ئەمەیان کتێبێکی کلاسیکە کتێبێکە کە لە 60ەکان پێما بێت دەرچووە لەو کاتیشەوە ناوبانگێکی زۆر دەرکردو تا ئێستاش پڕفرۆشەکانە و فرۆشێکی زۆری هەیە ساڵانە کتێبەکە باس لە بابەتی ڕەگەزپەرستی دەکات کاتێک پیاوێکی سپی پێست بەرگری لە پیاوێکی ڕەشپێست دەکات کە دەبینێت ئەو پیاوە ڕەشپێستە تاوانبار نیە بەهۆی بابەتێکەوە کە پێی تاوانبار کراوە بۆیەشە هەم سپێستەکە هەم ڕەشپێستەکەش تووشی کێشەی زیاتر دەبنەوە و لە هەمان کاتدا لەگەڵ خانەوادەکەی و لەگەڵ دەوروبەری چەندان گرفت و کێشە بۆ دروست دەبێت بابەتەکانی ناو ئەم کتێبە هەرچەندە حەدەسەکانی ناوان چەند کارکتەرێکی کەمە بەتایبەتیش لە ڕێی منداڵەکانی ئەو کەسە سپێستەوە باسی زیاتری لێوە دەکات بەڵام زۆر بە جوانی پیشان دەدات کە بەرگریکردن لە ڕەشپێست و ئەوانە لە ڕێی باوکی ئەو منداڵانەوە چ کاریگەریەکی بەسەر منداڵەکانیەوە دەبێت و بابەتی ڕەگەزپەرستی بەگشتی چۆنە بە تایبەتیش لە وڵاتی ئەمریکا هەرچەندە ئەو بابەتە لەوان لێرە کەمتر پیشان بدرێت بەڵام بابەتێکە کە بوونی هەیە بە تایبەت بەم دوایانە لە ناوچە ڕۆژهات ناوەڕاستی زیادی کردووە بۆی خوێنەوەی ئەو کتێبە هەم زیاتر ئاشنا دەکات بەو بابەتەکە چۆن مامەڵەی لەگەکراوە بە تایبەت لە ڕابردوو لە ئەمریکا و ئێستاش تا ئاستێژی زۆر لە وڵاتانەدا هەیە و چۆنش ڕێگری بکەن کە ئەو بابەتە لێرە زیاد نەکات و مەترسێکی چەندی هەیە بەتایبەت لە سەرنەوەکانمان وەک دەبینین کە منداڵەکانی ئەو کەسە سپی پێستە چۆن دەڕوان لە بابەتەکە و چ کاریگەریەکیان بەسەر بەجێ دەهێڵێت بۆیە من ئەم کتێبە 5 ئەستێرەی تەواو پێداوە لە ڕووی پەیامەوە کتێبێک زۆر نایابە جێڕانەوەکەی زۆر جوانە و چیرۆکەشی شێوازێکی نوێ و شێوازێکی چاوەڕوان نەکراوە دەتوانم بڵێم لە کتێبدا کتێبی ژمارە 6 ئەویش بریتە لە کتێبی ڕازی بیلار لە نووسینی دکتۆر ئەحمەد خەیری ئەلعومەری و وەرجێڕانی سەنا مستەفا طبعاً ئەم کتێبیان بە هەمان شێوە ڕۆمانە بەڵام ڕۆمانێکی زۆر جیاوازە من سەرەتا کڕیم تەوەقعی ئەو نەکرد کە بابەتێکی ئاوا بێت زیاتر هەستن دەکرد لەوانەیە باس لە بیلالی حەبەشی و بابەتی ڕەگەزپەرستی ئەو بابەتانە بکات بەڵام دواتر چیرۆکەش تەواو جیاواز باس لە منداڵێک دەکات کە بە هەمان شێوە ناوی بیلالە لە ئەمریکا دەژیت نەخۆشیی هەیە بەهۆی ئەو نەخۆشیەوە دەمرێت چیرۆکەکە باس لەو منداڵ دەکات کە ئاشنا دەبێت بە ژیانی بیلالی حەبەشی کە ناوی ئەوی لێنراوە لە هەمان کاتدا ژیانی ئەو کوڕە ئەو منداڵە دەبەستێتەوە بە چیرۆکی بیلالی حەبەشیەوە چه هاوشێوەیەکی هەیە و چۆن بیلالی حەبەشی مامەڵەی کردووە ئەو منداڵە بە هەمان شێوە چۆن مامەڵە دەکات جاکە دەڵێم ئەو ڕووداوانی کە پێشتر ڕوویانداوە یاخود ڕووداوەکانی بیلالی حەبەشی زۆر کەم وایە ڕووداوەکان بە تایبەت لەبارەی ئاینی ئیسلامەوە بن زۆربەیان باس لە ڕەگەزپەرستی یاخود دژایەتیکردنی دوژمن دژایەتیکردنی خراپە دژایەتیکردنی نائەدالەتی لەم کتێبەش بە هەمان شێوە کارکتەرە سەرەکیەکە چ لە قوتابخانە چ لەگەڵ نەخۆشیەکەی چ لەگەڵ دەوروبەری چ لەگەڵ باوکی و ئەوانە تووشی هەندێک ڕوودا دەبێت کە زۆر هاوشێوەی بیلالی حەبەشین لە هەمان کاتدا جیاوازیشن بەڵام لێکدانەوەکەیان
شێوازی بەرپەرزدانەوە یان شێوازی مامەڵەکردن لەگەڵیان زۆر بە جوانی بەیەکەوە دەبەستێتەوە. بۆیشە من ئەم کتێبە 5 سێری تەواوم پێداوە. کتێبی پێنجەم بریتە لە کتێبی کورتە چیرۆکی Once Upon an Eid، ڕۆژێک لە ڕۆژان لە جەژندا. ئەم کتێبە تەبعاً کورتە چیرۆکانش لەلایەن کۆمەڵە نووسەرێکی موسڵمانی دەرەوە نووسراوە، بەتایبەت وڵاتانی وەکو ئەمریکا و ئەوروپا و بەریتانیا ئەو شوێنانەکە وڵاتەکانی ئەوروپا. چەند کورتە چیرۆکێکە گشت کورتە چیرۆکان لە جەژن ڕوودەدەن، بەتایبەت جەژنی موسڵمانان وەک باسم کرد، بەڵام هەریەکەیان چیرۆکێکی جیاوازە، کارکتەرەکانی جیاوازن، هەمووشیان پەیامی بەهێز و پەیامی سەرنجڕاکێشیان هەیە. تەواو کتێبەکە بۆ منداڵان نووسراوە، وەکو ئەوەی کە بۆ لە دەرەوە بێت یاخود ئەوەی کە لە وڵاتان دەژیت کە ئەو کتێبەی لە نووسراوە لەوانەیە زیاتر منداڵەکان چێژی لێ بینن، بەڵام وەکو پەیام و وەکو مەبەستەکانی ناوی بۆ گەورەکانیش زۆر زۆر بەهێزە، بەتایبەتی بۆ ئێمە کە زۆر ئاشنانین ئاخۆ لەوێت چۆن ئیسلام دەبینێت، چۆن جەژن دەکرێت و چۆن جەژن ئەنجام دەدرێت، و لە هەمان کاتدا ڕێکارەکان چین، چونکە ئەوەی کە لەم کتێبە خوێنمەوە زیاتر یاخود دەتوانم بڵێم بە ئاستێکی زۆر ئاشنای کردم ئاخۆ جەژن لە وڵاتانە چۆنە، خەڵکانێک کە موسڵمانن لە وڵاتانە چۆن جەژن دەکەن و چۆن ژیان لەگەڵ دەوروبەرەکانیان کە زۆربەی لەوانە موسڵمان نەبێت بەسەر دەبن، پیشانی دەدات کە چۆن ئەو ژیانی ئاوارەیەتی کۆنیان کاریگەری کردوتە سەر ئێستایان، لە هەمان کاتدا چۆن ئاین و کللتور و بابەتەکانی تریان کە لە ڕابردوو هەیان بوو چۆن بۆیان ماوەتەوە، و لە هەمان کاتیش چیرۆکەشی زۆر سەرنجڕاکێش، چیرۆکی زۆر چێژبەخش، زۆربەی چیرۆکان کۆمیدین و حەز دەکەی زیاتر لەبارەیانەوە بزانانی، حەز دەکەی زیاتر بیان خوێنیەوە. کتێبی چوارەم بریتە لە کتێبی چل. تەبەن ئەم کتێبەیان نووسینی ئەحمەد و وەجارانەکەی مەودود جەبار کردوویەتی. من خۆم زۆرترین کاریگەریم بەم کابرایە هەیە و زۆرترین سەرسایم پێ هەیە کە کەسایەتێکی زۆر سەرنجڕاکێشە، ئەو بابەتانێک کە ئەنجامی دەدات بابەتی نوێن وە پەیامەکانی زۆر جوانن. پێم بێت لە ڕیڤیو ساڵی 2020 باسی ئەم کتێبم کردووە، بەڵام ئەم ساڵە بە تەواوی تەواو کرد. یەکێک لە باشترین کتێبەکانە، هەرچەندە پێشتر 4 بۆ 4.5 پێدا بوو، ئێستا هاتوومە ئەو قەناعەتەی کە ئەم کتێبە شایانی 5 ئەستێری تەواوە، لەبەر ئەوەی هەم پەیامەکانی ناوی، هەم بابەتەکانی ناوی، هەم گەیاندنەکەی، هەم ئەو پێشنیارە لە ڕێی کتێبە یاخود لە ڕێی وتەیەیان هەر بابەتێکە تێدایە گشتی بەسوودە. ڕاست هەندێک بابەتی تێدایە کە کورتە چیرۆکە و باس لە ژیانی خۆی دەکا، بەڵام بەگشتی جێڕانەوە نییە، بەگشتی زیاتر زانیاریە، زیاتر ڕوونکردنەوەیە، زیاتر بابەتە ناخەیاڵیەکانە، زۆر بابەتی بەتایبەتی بابەتی کۆمەڵایەتی و بابەتی ئاینی زۆر بە جوانی دەگەیەنێت و بیرڕاکانی خۆی لە ڕێی ئەو ماوەیە کە خۆی لە خەڵوەت گەماوەتەوە بیرڕاکانی خۆی لە ڕێی ئەم کتێبەوە نووسیوە. کتێبی سێیەم دوو کتێبە، بەڵام کتێبەکان هەم بەیەک دەچن، هەمیش نووسەرەکان یەک نووسەرە، ئەویش کتێبەکانی دەوران و سەحەر لە نووسینی سەلاحەدین دەمیرتاش. تەمان سەرەتا کتێبێشتم خوێندەوە هەر ئەو نووسەرە کتێبی لەیلان. ئەم کتێبیان ڕۆمانە، تەواو ڕۆمانە و یەک بابەتی دیاری کراوە، بەڵام ئەم کتێبیانم وەک بڵین ئەوەندە بەدڵ نەبوو کە بڵێم کتێبێکی زۆر ناوازەیە. ویستم چانسێشتر بە بڵێن نووسەرەکە یاخود بە نووسینەکانی ئەو نووسەرە بدەم بزانم ئاخۆ لە ڕووی نووسینی کورتە چیرۆکەوە چۆنە، چونکە پێم وایە سەرەتا ئەو کورتە چیرۆکان نووسین دواتر ڕۆمانەکەی نووسیوە، بۆیە ئەم دوو کورتە چیرۆکەم کڕی. تەواان سەرەتا سەحەرم خوێندەوە لەبەر ئەوەی زیاتر لەبارەوە بیست بوو، زۆر سەرنجڕاکێش بوو، یانی ڕووداوەکانی کورتە چیرۆکەکانی. یەکەم شت ئەوەی کە باس لە کوردستان دەکات، بە تایبەتی کوردستانی باکوور یاخود کوردستانی تورکیا، شتێک بۆ من دەتوانم بڵێم زۆر نوێ بوو. ینی من خۆم لەبەر ئەوەی کوردستانی باکوورم نەبینیوە بۆی بچم لێی بژیم یاخود هەر ئەوە بیبینم یان تێکەڵی بم، بۆی هەن نەم دەزانیت کە ڕووداوەکانی ئەوێ چۆن خەڕەکەی چۆنە، بەڵام ئەو لە ڕێی چەند کارکتەرێکەوە ڕووداوەکانی هەم لە پەیامی سیاسی، هەم لە پەیامی کۆمەڵایەتی، هەم هەر بابەتێکی دیاریکراو هەیە کە لەو شوێنە یاخود لەو ناوچەیە لەوانێ ڕووی دابێت لە ڕێی ئەم کتێبەوە گەیاندی. ئەم کتێبە بەتایبەت سەرەتاکەی چیرۆکانی زۆر سەرنجڕاکێش بوون، چیرۆکانی چێژبەخش بوون، من خۆم زۆر بەدڵم بوو، بەڵام لە کۆتاییەکەی تا ئاستێک ساردوسڵی تێکەوت، چیرۆکەکانی زۆر جیاواز و نوێ نەبوون، پەیامەکانی زۆر دەتوان بڵێم بەهێز نەبوون یاخود بەلایمنەوە زۆر سەرنجڕاکێش نەبوون، بۆیە ئەم کتێبە سەحەر 4 ئەستێرم پێدا. بەڵام دواتر کتێبی دەورانم خوێندەوە. کتێبی دەوران هەر لە سەرەتاوە دووبارە تۆی هێنایەوە ناو حەز و چێژبینین لە کتێبەکە، چیرۆکەکانی
مەراقیان دەکردی بزانی چی ڕوو دەدات و پەیامی ناو چیرۆکانی زۆر بەهێز بوو. تەمان ئەمەیان جیاواز لە سەحەر تا کۆتاییەکەشی ئەو چێژەی هەرما هەر چیرۆکێکی نوێدات چیرۆکێکی بەهێز بوو چیرۆکێک بوو کە سایتەکانی نوێ بوون ئەوەی بەسەر کە سایتەکاندا دەهات کاریگەر بوون و دەتوان بڵێم چیرۆکەکانی ناو دەوران زیاتر چیرۆکی خەمبارکەرتر بوون لەوەی ناو سەحەر تا ئاستێکی زیاتر تێکەڵ بە کارکتەرەکان دەوی بەتایبەت لەبەر ئەوەی کارکتەرەکانیش کورد بوون کاتێک پەیامەکەی دەکرا بە سیاسی یاخود پەیامێشتری دەگەیاند کە زیاتر وەکو کورد ئێمە تێدەگەین پێم وایە ئێمە زیاتر چێژمان لێ دەبین بۆیە من خۆم دەورانم 5 ئەستێرە تەواو پێدا واتە ئەمەیان سەحار 4 ئەستێرە و دەورانیش 5 ئەستێرە جا بە باس لە کتێبی ژمارە 2 بکەین بەر لەوەی بچنە سەر ژمارە 1 کتێبی ژمارە 2 بریتێ لە House of Earth and Blood Crescent City طبعا ئەوە ناوە دوور درێژەکەیتی نووسەرەکەشی سارا جێی ماسە ئەم کتێبە جیهانێکی نوێ بە ئێمە دەناسێنێت کە جیهانێکە پڕەتی لە سەمەرە و جاد و هەندێک بابەتی مۆجزە ئاسا کە زیاتر لە فانتازیا بەری دەکرێت ئەوەی وای کرد کە ئەم کتێبە زۆر بەچەش بێ بەلای منەوە هاو شێوەی زۆرێک لە فانتازیەکان جیهانەکەی زۆر سەنجڕاش بوو جیهانێک بوو نوێ بوو ناساندنێکی زۆر جوان بۆ جیهانەکە کە ئەو کارکترانی لە ناوین بزانین ئاخۆ چۆنن هەریەکەیان بۆ منە هێزێکی هەیە هێزە جادوویەکان هەن کە زۆرجە لە فیلم و کتێبە فانتازیەکان دەبینرێت لە ڕێ ئەم کتێبەوە هەندێک هێزی جیاواز یاخود هەندێک شێوازی جیاواز و نوێ باسییان لێوە دەکرا کە مەراق بوویت ئاخۆ ئەوانە چۆنن و سەرباری هەموو ئەمەش ئەمە باسی لە چیرۆکی یەک کەس دەکرد یاخود دەتوان بڵێم لە ناوەڕاستەکەی دەوێت بە دوو کەسن کە سەرکەشیەکان ئەنجام دەدەن بەڵام لەناو ئەم جیهانە گەورەیە سەرکەشیەکانی ئەوان بەتایبەت دیاری دەکات یاخود ئەو ڕووداوانێک کە بەسەر ئەوان دێت بەتایبەت دیاری دەکات و فۆکەسی دەخاتە سەر و چۆن ئەو داوانە بەسەر ئەوان هاتووە کاریگەری بەسەر دەوروبەر هەیە و ئەوان چۆن ماوەڵە لەگەڵ دەکەن دەوروبەر چۆن ماوەڵە لەگەڵ ئەوان دەکات لە هەمان کاتیدا کۆتاییەکی زۆر سەنجڕاکێش و چێژ بەخش کۆتاییەک کە دەتوان بڵێم هاندێکی زۆر باش بۆ کتێبی دووەم کە قەرارە بەم نزیکانە بڵاو بکرێتەوە پێما بە سەرەتای ساڵی داهاتوو بۆیە ئەم کتێبە گونجاندنێکی زۆر جوانی کرد ناساندنێکی زۆر جوان بوو و پیشانانی زۆر جوان بوو بۆ زنجیرە کتێبێک کە لەوانەیە هاوشێوەی کتێبەکانی گیم ئۆف ترۆنس و هاوشێوەی کتێبەکانی لۆرد ئۆف دە ڕینگس و ئەو کتێبانە بەرەو پێش بچێت و جیهانێکی نوێ و جیهانش تایبەت بە ئێمە پێشکەش بکە پێم وایە بەتایبەت ئەگەر ئینگلیزیەکەت باش بێ لە کۆتاییەکەی حەز ناکەی کە کتێبەکە تەواو بێ حەز ناکەی کە ئەم کتێبە چێژ بەخشە بە کۆتا بێت و ئەو ڕووداوانەی کۆتا پێ بێ دوای کتێب دەمێنێتەوە کە کتێبی ژمارەیەک و باشترین کتێب منە لە ساڵی 2021 و دەشتوان بڵێم هاوشێوەی کتێبەکەی پێشتر یەکێکە لە باشترین کتێبەکان کە لە ژیانم خوێن بێتمەوە لە جیهانە سەرنجڕاکێشەکەی منە کە جیهانی Song of Ice and Fire کە جیهانی جۆرج ئار مارتنە ئەویش بریتێ لە کتێبی Fire and Blood A History of the Targaryen Kings from Aegon the Conqueror to Aegon the Third 300 years before A Game of Thrones Dragons ruled Westeros نووسەرەکەشی جۆرج ئار مارتنە لێر دەڵێ 300 ساڵ بەر لە ڕووداوەکانی Game of Thrones ئەژدیهاکان وێسترۆسیان بەڕێوە دەبرد یاخود سەرپەرشتیاری وێسترۆس بن کە دەڵێ وێسترۆسیان بەرەوە دەبن مەبەستی لە ئەژدیهاکان خودی ئەژدیهاکانی وەکو برێن وەکو ئەو دابایانە باسی لەوان دەکات کە ئەژدیهاکانی دەخۆی کە چێ بوون تارگەریەنەکان بوون لە خوارەوەش نیشرا Fire and Blood ناوی کتێبەکەیە ئاگر و خوێن A History of the Targaryen Kings مێژووی پاشای تارگەریەنەکان لە Aegon the Conqueror ئێگۆنی داگیرکرد بۆ ئێگۆنی سێ ئەوانەیە زنجیرەی Game of Thronesیان بینی بێت یاخود کتێبەکانیان خوێن بێتەوە یان هەر بابەتێک لەبارەی Game of Thrones دەزانن کە Game of Thrones جیهانێکی فراوان مێژووی ئەو خانەوادانێک کە لە Game of Thrones باس کراوە خانەوادەی ستارک کە تارگەریان لانستەر هەر خانەوادەیەکە مێژووەکەیان دوور درێژە یەکێک لەو خانەوادانێک کە مێژووەکەی زۆر دوور درێژە بریتێ لە خانەوادەی تارگەریان جۆرج ئار مارتن کە نووسەری Game of Thrones خۆیەتی هەساوە بە باسکردنی مێژووی خانەوادەیەک کە خانەوادەی تارگەریانە 300 ساڵ پێش Game of Thrones پێش ڕووداوەکانی Game of Thrones کە هەم لە ڕێ کتێب و هەم لە ڕێ زنجیرە تەلەڤیزیۆنەکە و پیشاندرا ئەمە باس لە 300 ساڵ دەکات لەوەتەی کە ئێگۆن پاشا ئێگۆن دێت بۆ وێسترۆس کە ناوچەیەکە یاخود دەتوانم بڵێم یەکێکە لە کیشوەرەکان لەو خەریتە یاخود لەو نەخشەیە کە جۆرج ئار مارتن بۆ جیهانی Ice on Fire دروستی کردووە کە جیهانی Game of Thrones بەگشتی
لەو سەردەما ئێگۆن داگیرکەر بە ئەژدیهاکانی دێت بۆ داگیرکردنی وێسترۆس لەگەڵ خوشکەکانی دێت و وێسترۆس داگیر دەکات و چەند شانشینێک داگیر دەکات. جا کتێبەکە باس لەوە دەکات سەرەتا چۆن دێت لە شوێ دەنیشێتەوە ڕووداوەکانی لە شێوەی جێرانەوەی ڕۆمانی زۆر بزوانی باسیەوە دەکات کە چۆن شانشینەکانی داگیر کرد شوێی داگیر کرد شوێ پێ داگیر نەکرا تەنانەت دوای ئەوەی کە دەمرێت پاشای دوای ئەو دێت چۆنە پاشای دواتر تا دەگات بە ئێگۆنی سێەم کە پاشایەکە نزیکەی 100 بۆ 150 ساڵ دوای ئێگۆنی یەکەم یاخود ئێگۆنی داگیر کردێت واتە ئەم کتێب بەگشتی باس لە 150 ساڵێک دەکات کە ئەو کاتێک کە تارگەریانەکان هاتن بۆ وێسترۆس تا ئێگۆنی سێ ئەو چێژەی لەو کتێبە بینیم دەتوانم لە هیچ کتێبێشتر نەمبینیوە تەواان ڕاستە کتێبەکە ڕۆمان نییە کتێبەکە زیاتر لە شێوەی مێژووە بەڵام زۆر جا دەڵێم ئەگەر ئەمە مێژووی قوتابخانە بێت یاخود ئەم مێژوو لە قوتابخانە بخوێندێت پێم وایە قوتابیەکان زۆر زیاتر چێژی دەبین زۆر زیاتر حەزی پێ دەکەن وە کەس نامێنێت لە مێژوو 190 نێنێ لەبەر ئەوەی ڕاستە مێژوەکەی زۆر پڕ و زۆر چڕا زۆر باوەتی تێدایە لەوانێت زۆر ساڵی تێدابی زۆر ناوی تێدایە بەڵام ئەوەندە چێژ بەخشە ئەوەندە بە حەماسەت و ئەوەندە حەز دەکەی کە ڕووداوەکان ڕاستین ئەوەندە ڕووداوی سەرنجاشش ڕوودەدەن ئەوەندە ڕووداوی چاوەڕوان نەکرا ڕوودەدەن بە تایبەتی شەکل ڕووداوەکان کە قەرار زنجیرەیەکی تری لێبارەوە بەرهەم بێت کە هەمان زنجیرەی گێم ئۆف ترۆنس یاخود هەمان هاوشێوەی ئەوە بریتە لە زنجیرەی هاوس ئۆف دراگن زنجیرەکە باس لە چێ دەکات باس لە سەردەمێک دەکات کە ئەژدیهاکان یاخود خانەوادەی تارگەریانەکان جەنگێکی ناوخۆیان لە نێوان ڕووداوە جا لەو کتێبە باس لەو جەنگە دەکات زۆر بە جوانی باس لەوە دەکات کە ئەو جەنگە چۆن ڕوویدا لە سەردەمی چ پاشایەک ڕوویدا تەواان لەو نێوبینە ڕوویدا ناوبینی ئێگۆن داگیرکەر و ئێگۆنی سێم لەو ناوبینە ڕوویدا باس لەوە دەکات کە هۆکارەکان چی چێکوژدا چێ ناوبرا لە کۆتاییدا چێمایەوە هەمووی زۆر بە جوانی دەگەێنێت تەنانەت بەر لەوەی زنجیرەکەش بینن زۆر بە جوانی تێدەگەن کە ڕووداوەکان چۆنن من خۆم ئەو بەشە بە تایبەتی دەتوانم بڵم بەشەکانی تریش بە تایبەت داگیرکەری ئێگۆنیش زۆر چێژێکی تایبەتم لێ بینی ینی حەزم دەکرد کە زیاتر و زیاتر لێ بخوێمەوە ڕاستە ئەم کتێبە زۆرە هاوشێوە کتێبەکەی پێشتر کە 800 لاپەڕێک دەبوو ئەمە شیان نزیکە 800 لاپەڕەیە بەڵام ڕۆژان لانی کەم 50 لاپەڕەیەکم هەوڵ دەدا بخوێنەوە ئەگەر کاتم هەبێت تەنها تا ئەوی بزانم ڕووداوەکان چیان بەسەر دێت جا بەگشتی ئەگەر ئینگلیزیتان باش بێت ئەو کتێب بخوێننەوە هەرچنددە ڕۆمان نییە بەڵام جێرانەوەکانی زۆر جوانە هەست ناکەم کە لێک لە ئاپەڕەش هەست بە وەرزی بکەن پێم وایە حەزێکی زۆری پێ دەکەن من خۆم لەگەر ئەوەی کتێبێکی زۆر گەورەیە توانم بڵێم پەڕەکانی گەلێک زۆرە لە هەمان کاتدا کۆمەڵ کتێبێکم لەسەر ماوەتەوە کە بیان خوێنمەوە بەڵام لە هەر دەرفەتێکدا بۆم بڕەخسێ هاوشەوەی چۆن چەند جارێک سێری گێم ئۆف ترۆنسم کردووە کە 3 جار بۆ 4 جار دەبێت بە تەواوی بینیوە ئەم کتێبەش هەوڵ دەدەم جارێشتر لانی کەم بخوێنمەوە لەبەر ئەوەی چەندە زیاتر بخوێنمەوە زیاتر حەزی پێ دەکەم و زیاتر چێژ لێ دەبینم و زانیاری زیاتر لەبارەی ئەو مێژووە دەزانم کە جۆرج ئار مارتن داهێناوە بۆ ئەم جیهانە من خۆم 5 تەواو پێ دەدەم ئەگەر بەدەستم بێ 6 و 7 پێ دەدەم ئەمەیان باشی کتێب بوو کە لە ساڵی 2020 خوێنمەوە پێشنیار دەکەم هەم ئەم کتێبە هەم کتێبەکانی تریش ئێوە بخوێنەوە ئینگلیزیتان باشە ئینگلیزیەکان بخوێنەوە ئینگلیزیتان باش نیە کوردیەکان بخوێنەوە هەوڵدەن جاروبارە ئینگلیزیەکان بخوێنەوە هەم بۆ فێربوونی ئینگلیزیەکە هەمیش زۆر زارش گوتومە کتێب ئینگلیزیەکان هەم چێژیان زیاترە هەم جوانتر نووسراون هەم پەیامەکانی ناوی هەم چیرۆکانی ناوی زۆر سەنجڕاکێشترن بۆیە هەوڵدەن جاروبارەش ئینگلیزیەکان کەمکەمە بخوێنەوە بەتابەت هەندێکیانم باس کرد کە کتێبی تا ئاستێک بە سادەیی نووسراون پێم وایە دەتوانین لە ڕێی ئەم کتێبانەوە حەزی زیاتر ئینگلیزیتان بۆ دروست بێت ئەمە پێداچوونەوە ڤیدیۆ من بوو لەبارەی ئەو کتێبانێک کە لە ساڵی 2021 خوێنمەوە وەک باسم کرد کتێبەکان زۆر بوو نزیکەی 40 بۆ 45 کتێبەکەم خوێندەوە بەڵام ئەو دە کتێبە و ئەو کتێبە شعریانش کە لە سەرەتای ڤیدیۆکەوە باسم کرد باشترینەکانی من بوون کە لەو ساڵە خوێنمەوە پێشنیار دەکەم ئێوەش ئەو کتێبانە بکڕن و بیان خوێنەوە بە هیوای ئەوەی کە چێژی لێبین و سوودی لێبینن من ئوسامە ئەحمەدم سوپاس